بنیتەنەوە سەرڕادە ژنێکی ئیسپانی تەمەن 91 ساڵ و تامەزرۆی ئەوە بوو بزانێت فرەتر لە 80 ساڵ لەمەوبەر باوکی لەکوێ بە خاک سپێدرا بوو. هیوادارە وەڵامەی لە هەڵدانەوەی پاشماوەی گۆڕی فرەتر لە 100 کەس لە دەرەوەی مەدرید دەست بکەوێت کە لە ساڵی 1939 لەلایەن هێزەکانی دیکتاتۆری کۆچکردوو فرانسیسکۆ فرانکۆوە لە سێدارە دراون لە دوای شەڕی ناوخۆیی ئیسپانیا. من دەمەوێت بزانم لەکوێ بووە چونکە هەرگیز نەمانزانیەوە و بەبینینی ئەو هەموو ئێسک و پرووسکەی کە دەردەکرێن پێم وایە ڕەنگە یەکێکیان باوکم بێت. زۆر خۆشحاڵ و ئارام دەبم ئەگەر بۆم دەربکەوێت کە بە ئارامی بە خاک سپێردراوە نەک وەک بەراز فڕێدرابێت. ناوە سەرڕادە کە تەمەنی 7 ساڵ بوو باوکی لەدەستداوە دەڵێی دۆزینەوەی تەرمی باوکی دەبێتە هۆی دڵخۆشی و داخستنی دۆسیەکەی. لێرە لە کۆلمێنار ڤیێخۆ کاتێکی زۆر کەمی بەسەر بەد، زۆر کەم، نازانم چونکە تازە تەمەنم 7 ساڵ بوو، بەڵام لە 24 مانگی 5 ساڵی 1939 کوشتیان و بێگومان دایکم هێشتا لە زیندان بوو. 3 ساڵ و نیو زیندانی کرا و ئێمەش 5 منداڵەکە بە تەنها ماینەوە. ناوە سەرڕادە دەڵێت نابێت بەهۆی بیر و باوەڕێی جیاوازەوە یەکتر بکوشین. تێناگەم ئەوان لە پێناو بیر و باوەڕێکدا مردن بۆ باوەڕێک وەک ئەوەی ئەمڕۆ هەیە. هەموو کەس خاوەن بیرۆکە و ئایدۆلۆژیایەکە، بەڵام ئەوە بە واتای ئەوە نییە ئێمە یەکتر بکوژین. با هەمووان تێبکۆشن لە پێناو ئەوەی بڕوایان پێیەتی. لویس پێرز دەڵێت برینەکانی ئەو ئەشکەنجە و ئازارانەی ئەو دڕەندیەی کە لەلایەن دکتاتۆریەتەوە ئەنجامدراوە هێشتا ساڕێژ نەبوون. بەڵام سەرکوتکراوان کە سوکارەکانیان ئەوانەمان کە دووچاری ئەو دەرئەنجامە بووینەتەوە و ئەوانەی بە هەموو ئەم شتانەدا تێپەڕبوون هەرگیز مردووەکانمان لەبیر ناکەین، هەرگیز. زانایانی پزیشکی دادوەری لە کۆمەڵی زانستی ئارانزادی خەریکی پشکنینی دووەم گۆڕی بە کۆمەڵ بوون کە دەکەوێتە ناو ڕێڕەوێک لە گۆڕستانەکە. ئێسک و پرۆسکەکانیان کۆ دەکردەوە کە نیشانەی کونی فیشەکی پێوە و ئێسکەکان بۆ ئەوەی بە شێوەیەکی ژنەتیکی دەستنیشان بکەن و دواتر ڕادەستی ئەندامانی خێزانەکانیان بکەن. ئامانجیم گۆڕهەڵدانەوەی وەک هەموو گۆڕهەڵدانەوەکانی تر ناسینەوەی قوربانیەکان و ڕادەستکردنەوەیە بۆ خانەوادەکانیان. ئەمەش هۆکاری سەرەکی ئەنجامدانی ئەم کارەیە. لە نێوان مانگەکانی 4 بۆ 12 ساڵی 1939دا 108 هاوڵاتی سڤیل کە زۆربەیان پەیوەندیان بە پارت و سەندیکا چەپەکانەوە هەبووە لە گۆڕستانی کۆڵمینار ڤیێخۆ لە سێدارە دراون و بە خاک سپێردراون. ئیسپانیا دوای مردنی فرانکۆ لە ساڵی 1975دا بۆ دیموکراسی گواسترایەوە، بەڵام میراتی دکتاتۆریەتی فاشستی چواردەیە هێشتا کۆمەڵگەی ئیسپانیایی دابەش کردووە. پرسی هەڵدانەوەی تەرمی مردووەکان بابەتێکی گەرم بوو لە پێش هەڵبژاردنێکی نیشتمانیدا لە مانگی 7 کە تێدا هەردوو بڵۆکی ڕاست و چەپ نەیانتوانی زۆرێنە بەدەست بهێنن.